بێدابڕان ساڵانێکی زۆرە پێکەوە کار دەکەن. کارێک پێویستی بە وردی و لێهاتوویەکی زۆر هەیە. چوار خوشکن و هەریەکەیان وەستای چنینی نەخشێکن. ساڵانە چەندین فەرش و کومبار و جۆڵا دەچنن. هەر فەرشەیەک بەلای کەمەوە مانگێکی پێویستە تا تاو دەبێ. نیگار لە ئاسیا خوشکەکەی تری بچووکترە. زۆربەی کات هەر بە تەنیشتی لەیلای خوشکیەوە فەرش دەچنێ. لە کاتی کارکردن کەمترین گفتوگۆ لە نێوانیان دروست دەبێت. چونکە بیر لەوە دەکەنەوە کە گفتوگۆیان کرد کارەکانیشان دوا دەکەوێت. ئێمە چوار خوشکین لە ئێران فێر بووین، لە کارگەی مافوی ئێران فێر بووینە. ئێمە ئیشەکانمان کورسە تا 96 لەوێ ئیشم کردووە، لە دوای ئەوە هاتوومەتەوە ئێرە لە 15 لێرە تاعین بووم. من خۆم ئێستا فەرش دروست دەکەم. ئیشی من فەرشە. ئیتر کەوتۆتە سەری خۆم ئەگەر ئیشی لەسەرکەم ئینتاجم هەبێ زووتر تەواو دەکەم، ئەگەر نەشمان بێ ناتوانم. کاتەکەی وەڵای ئەیەوێت کاتی زۆرەوێت چونکە لەبەرەوەی هۆکارێکە کورسە تاسیری هەیە قورسە بۆمان ئیش ئەیەوێت. ئەم فەرشە وەڵای ئەگەر ئیشی لەسەرکەم مانگیش نابێت تەواوی ئەەکەم، بەڵام ئەگەر ئیشی لەسەر نەکەم نا زیاترە بە. دروستکردنی جۆڵا کارێکی ئاسان نییە، چجا بە ئامێرێکی کۆن بێت. بە گوتەی خۆی شان و باڵ و قاچەکانی هەمووی وەک یەک ئازاریان هەیە. چاوەکانی هاوشێوەی خوشکەکانی تری بەهۆی چنینەوە کەزی ڕووی تێکردوون و بە چاویلکە نەبێت ناتوانێت کار بکات. ئەمە ئیشکردنی بە پێوەیە، ناتوانانی دانشی بە پێوەی ئیشەکەین. لە بەیانیەوە تا سەعات 2 ئێمە لەیرای. ئەمە جانتا و زەمیلە و قاتی شاڵ و بەرماڵ و ئەمانەی پێچنی ئاڵای کوردستان و ئەمانەی پێچنین. فەرشەکە زیاتر چاوینەکە، بەس ئەمیش فەرقنیە بەشی خۆی هەر زۆر هیلاکەوی، لەبەرەوەی کە ئەم ئیشکردنەکەی بە پێوەیە. ئەمە شێوازێکی کۆنە، هینی ئێستا نییە. جاران خەڵک پۆپۆژمینی پێچنی زەمیلەی پێچنی خوێن تێکە جاران. ئێستا بەسەجا بەرماڵی پێچنی هینی پێەکەی ئەمەین کوردەواری خۆمانە، بەمزینی ئەم ئێستا نییە. وەڵا لەوەڵ کە هاتی لەسەر فەرش بووین ئێمە چەند ئێمە تەقریبی 97 لێرەین. ئێمە لێرە تاعین بوونە، ئەوەنە کەسی لێ نەبووە هاتینەتە لێرە منە تاعین بووینە لێرە، 15 کەسی لێ نەبووە لێرەین. ئەو فەرشە وردەکاریە فەرشەکە. ئینی ئەو فەرشە ئەو باسمەیە کە سێرەکەی چاوت کزەکە. ڕۆژانە کە دەچنە سەرکار بەلای کەمەوە 5 بۆ 6 کاتژمێر دەستەکانیان دەجوڵێ و کار دەکەن.
بەوەی سەرقاڵی کارەکەیانەوە ناپەرژێنە سەر گفتوگۆکردن و هەواڵپرسینی ماڵ و منداڵی یەکدی. بەڵام دروستکردنی چایەک هەموو ڕۆژ کۆیان دەکاتەوە. بەدەم چا خواردنەوەوە هەموو کات باسەکان دەگەڕێنەوە سەر بە زووی تەواوکردنی ئەو بەرهەمانەی کە بەدەستیانەوەیە و کاری لێ دەکەن. فەرمانبەرانی نێو کارگەی مافوری سلێمانی هەمویان وەک یەک ماندوون. هەرێکێک لە فەرمانبەران پێویستە مانگانە بەرهەمێکی چنینیان هەبێت. نەزمانی هەیە دەتوانێت قسەی پێ بکە. نەشگوێیەکانی گفتوگۆی نێوان هاوڕێ فەرمانبەرەکانی دەبیستن. لە ساڵانی نەوەدەکانی سەدەی ڕابردووەوە بە گرێبەست لە کارگەکە وەردەگیرێ. دواتر بەهۆی لێهاتوویەوە دەکرێت بە فەرمانبەری هەمیشەیی. دەستڕەنگینی و کارە جوانەکانی فەلەک هەرزوو لە نێو فەرمانبەران بڵاو دەبێتەوە. Para, ada taris, dia dah presiar, perar, ya perar, dua, perar, ya ada aja, perar, ya, perar, apa? کارەکەی هێندە وردەکاری تێدایە تا کۆتایی دەوام دەتوانێت 3 بۆ 4 ریزی لێ بچنێت. هەمیشە وێنە زۆر سەرنجڕاکێش و سەختەکان هەڵدەبژێرێت و دەیخاتە سەر فەرشەکان. فەلەک هاوسەرەکەی هاوشێوەی خۆی خاوەن پێداویستی تایبەتە. بژێوی خۆی و منداڵەکانی تەنها لەسەر ئەو موچەیەیە کە مانگانە لە حکومەت وەری دەگرێت. هەموو ساڵێکی چەند جارێک ڕێزی لێ دەنرێ لە پای ئەو بەرەمانەی کە دەیچنێت. یەکەمین فەرمانبەرە کە بە دەستەکانی خۆی قوفڵی دەرگای کارگەکەی کردوتەوە. دایە دڵسۆز وەک ناوەکەی هێندە دڵسۆزە بۆ کارگەکە بێدا بڕان بە درێژایی ساڵێک لە دوایەکەکان دەیان فەرش و کومباری بە دەستەکانی خۆی چنیوە. گەرچی چنین ڕوخساری ماندوو کردووە بەڵام ئارەزووی کاری لێوەرنەگرتووەتەوە. کارەکە چەندە ماندوێتی هەیە هێندەش مەترسی لەسەر ژیانی فەرمانبەران دروست دەکات.
یەکەم کەس بووم کە لەگە گەلاش خاندەگای ئێرەمان کردو دوای ئەوە وردە وردە کارمەندیان تەعین کرد و هاتنە ئێرە ئیشەکەش یعنی قورسە مەترسی لەسەر چاومان هەیە لەسەر پشتمان هەیە لەسەر قاچمان هەیە ملمان هەیە ینی هەمومان بەڕاستی زۆر زۆر هیلاکین کچمان هەبوو قولاپی کردو بە چاویە کچی کاگرزگار خۆی بوو کچمان هەبوو قولاپەکەی یاوە لە لوتی کردو بە دوو کردەوە دایەمانەوەی لە کارگەکە پەیوەستە بە بەڕێوبەرەکەیەوە بە گوتەی خۆی هەر کات بەڕێوبەرەکەی نەما ئەوە ئەو کات ئەویش بیر لە بەجێهێشتنی کارگەکە دەکاتەوە چووکە کاتی خۆی پێکەوە دەستیان بە کارکردن کردووە چینا کاتی سراحەتە کاتی بشووە شنو قاعة کاتی پشووە سەرپەرشتیاری بەرهەمی کارگەکە بەنێو فەرمانبەران دەسوڕێتەوە و کۆیان دەکاتەوە هەرکە کۆبوونەوە و بەڕێوبەر ئامادە بوو ئەو کات دەست بە گفتوگۆی باشکردنی بەرهەمەکان دەکەن لەگەڵ هەوڵدان بۆ زیادکردنی بەرهەمەکان گرفتەکانیش دەخەنە ڕوو ئێمە لێرە لە کارگەی مافور سێ بەشمان هەیە بەشی مافورمان هەیە بەشی بەڕێی دەستیمان هەیە بەشی جۆڵامان هەیە لە مافورەکار مافور دروستەکرێ لە بەڕێی دەستەکەش بەڕێی دەستی دروستەکرێ بە سادەی و بە نەخش بەشی جۆڵاکەشمان جاجمی لێ دروستەکرێ قاتی شاڵی لێ دروستەکرێت بەرماڵی لێ دروستەکەین حەسیری لێ دروستەکەین جانتای لێ دروستەکەین ئەمانەی لێ دروستەکەین کە کۆبنەوەکانیش ئەەکەین بۆ هەندانی کارمەندەکانەکەین بەرهەمیان زیاد بێ لەم شوێنە گەرمەشە سەرڕای ئەو هەموو کێشەیە هەمانە لە کار نەکەوتوین ئێمە بەردەوام کارەکەین فەرمانبەران هەر گرفتێکیان بێت ڕوو لە چیمەن دەکەن تا بۆیانی چارەسەر بکات ئەویش بەیەک و دوو داواکان دەگەێنێتە بەڕێوبەرەکەی بەڵام ئومێدی زۆری نییە لە چارەسەرکردنیان چونکە بە گوتەی خۆی زۆر جار لە سەروی بەڕێوبەرەکەیانەوە گوێیان لێ ناگیرێت ئێمە کێشەمان زۆرە ئێمە جاران بیناکەمان لە ناو کارگەی جلوبەرگا بوو لە ئەلبیسەکە دوایی لەوێ هێنانیان هاتین بۆ ئێرە ئێرەش ئەمە خۆتان بیناکە بینین بە چای خۆتان اینجا ئێمە زستانمان ساردا هاوینمان گەرمە نەموو بەڕێدەمان وەکو پێویستەیە نە ئاومان وەکو پێویستێنەکە سپلێتمان هەیە نە نەوتمان هەیە نە زۆپامان هەیە بەڵام کە زۆپایەک نەوتی نەبێ بەکاری بێنین بۆ چیمانە تاو کاتەی کارگەکە بەجێ دێڵێت فەرمانبەر بە فەرمانبەر بەسەر دەکاتەوە هانیان دەدات بۆ زیادکردنی بەرهەمە دەستەکانیان تەواوی فەرمانبەرە وەستاکانی نێو کارگەکە ئافرەتن خوازیارن کارگەکە بەرفراوان بکرێت و گرفتەکانیان بۆ چارەسەر بکرێت بۆ ئەوی بەرهەمەکانیان 2 بۆ 3 هێندە زیاد بکەن گرنگی زۆر بە دروستکردنی جاجم و جانتا و بەڕەدەدا
بۆ هەرجاجمەیەک دەیان جار قولاب بەکاردێنێت. زەیتون لە سەرەتاکانی ساڵانی 2000ەوە فێری چنین بووە. ئەو دەڵێ سەر ڕایماندوێتیەکی زۆر، بەڵام خواست لەسەر بەرەمەکان زۆر کەمن. ئەمە بەڕێیە کە ئیشی لەسەرەکەم. ئەمە تقریبان 2 ساڵە ئەمەیان فێر بووم، بەس بەڕێکەکانی کە تقریبان لە 2013ەوە فێر بووم. ئەوانەی تر بە ژمارەش گوێم نایە تیادی ئەم چنی، بەس ئەمە بەبێ نەخشیش ئەیکەم. ڕەشەکە ئێستا ئەمە حالیان 4 تاڵە، سپیەکە 2 تاڵە ئەیخەمەوە سەر سوورەکە. ئێمە لێرەین قاعەکەمان زۆر زۆر ناخۆشە، ئەمانەیە شوێنێکی باشترمان بۆ دامدرێ. لەگەڵ زروفە قورسە، بەس هەموو کاتێنا. ئەگەر تۆ جەو خۆش بێ خۆشتەیەکە بەلاتەوە، بەس ئەگە جەو خۆش نەبێنەوەڵا ناتوانیت تەحەموول لێ نامێنێ. هەر کە بەرەمەکانیان دروست کرد، ئەو کات دەیبەنە بەشی فرۆشتن و نمایشی دەکەن. لە بەشی فرۆشتن چەندین بەرهەمی دەستی فەرمانبەران نمایش کراوە. نرخەکان هەمە جۆرن و هەرکەس ئارەزووی لە بەرهەمی دەستی خۆماڵی بێت، سەردانی کارگەکە دەکا و بەرهەم دەکڕێت. دوای ئەوەی کە فەرمانبەران کارەدەستەکانیان تەواو کرد کە بەرەمەکانیان ئەگەینە لای تۆ بۆ فرۆشتن، چۆن نرخەکان دیاریەکرێن؟ وڵای من نرخەکانمان بە پێی مەترە. ئەیتر مەترەکە چەند دەرچوو سعرەکەی بۆ داهێنین. لە فەرشەکان یان لە لای خۆمان ئەینووسین، ئیتر هەر کەسێک هات سعرەکەی پێڵێن و ئەزانێ ئەو مەترەکە چەندێک دەرچوو. ئیتر ئەو نرخە حکومە دیاری کردووە؟ بەڵێ. فەرشێکی تابلوی وایە نرخەکەی چەندێکەکەوێت؟ وڵای 65 ئاوها هەزار. کڕیارەکانتان کێن؟ زیاتر بیانیەکانن. ئەی خۆمان کەم سرف نابێت لە بەرەوەی ئەڵەن گرانە ڕاستیەکەی. بیانیەکان گویان لێ نییە کە بیانیەکان باشترن. باشترن، هەتا حدێک ئەوان زۆر لی هێنین لە سارەکەی. پێیان جوانە کە دێنە لایەوە؟ زۆر زۆریان پێ جوانە، ئەڵێن زۆر زۆر جوانە، بەڵام بۆ ئەو شتانەتان سرف نابێن، شتێکی بۆ ناکەن. بەس وڵی نازانمە تا ئێستا کەس چەند جاریش کاگزگار داوای کردووە کە دوکانێکمان بۆ دانێن لە ناوش بازار یان لە شوێنێک، یعنی شوێنێکی دیاریکراومان هەبێ. ئێستا لێرە خۆ هەموو کەس نازانێ ئێمە ئەو شتانەمان لێرە هەیە. ئەگەر یەکێ باهێنی نەیە نازانێ. ئێوە بەرهەمەکانتان تەنها لێرە فرۆشن، هەر لێرە ناتوانین بێبێنە دەرەوە، مەگەر مەعرەز و شت بکەینەوە. ئەوە چەند ساڵەش مەعرەزمان زۆرە کردەوە، باشتر بوو، بەس ئێستا نازانم هەر مەعرەزەکانیشمان کەمە. ئێستا کەسێک بێوێت فەرشە یان کومباریان هەر شتێکی تر بکڕێت، داوا لەوە بکاتوان بۆی دروستکەن؟ هەرچی حەزەکان ڕسم بێنێ، شێوەکەی ئەهێنێ، هەر یعنی پێمان بڵێ شتێک بێ یەکسەر لەسەر داواکاری خۆی. لەسەر زۆریشمان لەسەر داواکاری خۆی زیاتر ئەوانەی کرد لەسەر داواکاری بێ هەر زوو نامێنێتەوە لێرە ئەی بە نرخەکەی زیاتر ناکاو کاتە؟ نه هەر ئەو سعرش بەپی مەترە، هەر بە مەترەکەی خۆی. ئێوە بۆ ئەوەی ئەم قەرەباڵغێ نەمێنێ، ئەم هەموو فەرشە نەمێنێ، یاخود ئەو هەموو کومبارۆوانە نەمێنێ، پێشنیاری چیتان کردووە بۆ ئێمە چارەسەر بکرێت؟ وڵی زۆر داوامان کردووە کە لەسا شوێنێکمان بۆ دیاریکەن یان وەکو شتێکەها بۆ دەرەوە نێردراوێکمان هەبێ بینێرین لەوێ عەرزیکەین، بەڵام هەر کەس نازان پشتگیری نەکردوین.
باش بەرهەمێکی وایەسە بۆ نمونە چەندێک کاتی پێویستە بۆ ئەوەی کە ئەتاو واللهی ئەوە بەپێی ئەو کەسە ئەکەوێت کە ئەها دەستی ئازاتر بێ جوڵەی باشتر بێ ئەیتر خۆی ئەو کەسە ئەکەوێ بەمانگێ تاوا بێ کەمتریش ئەگەر بە مەزبوطی ئیشی لەسەر بکەین بەڵام بۆ ئەو وەزعانە. بەڕێوبەری کارگەکە نکۆڵی لە زۆری گرفتەکان ناکات و پاڵپشتی داوای فەرمانبەرانی دەکات. باسیش لەوە دەکا گەر گرفتەکانیان بۆ چارەسەر بکرێ ئەوە هیچیان کەمتر نییە لە وڵاتانەی کە بەرهەم هەناردەی دەرەوە دەکەن ئەوە ئەوانش لە توانیاندا دەبێت بەرهەم هەناردە بکەن. لە سەرەتادا کارگەی مافوور سەر بە وەزارەتی پیشەسازی بوو، ئێستا خراوتە سەر وەزارەتی ڕۆشنبیری بۆ ئەم گۆڕانکاری. ئەو کاتێ مەسەر بە وەزارەتی پیشەسازی بووین 160 فەرمانبەرمان تقریبان هەبووە ئەگەر مبالغە نەبووبی، بەڵام ئێستا فەرمانبەرمان کەمە کە بۆ چوینە سەر وەزارەتی ڕۆشنبیری بە حکمەوەی زیاتریشە کەلتوریەکانەکەین، زیاتر کارە کەلتوریەکان، چنینی دەست شتەشی هونەریە، هونەری کەلتوریە، بۆیە زیاتر سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بڕیاریەوەیدا 7 کارگەی کوردستان هەموو بکرێنە سەر وەزارەتی ڕۆشنبیری. ئێوە چۆن داوای بەرهەم لە کارمەندەکانتانەکەن؟ چەندی جارە بێت بەرهەمێکیان هەبێت؟ خۆتان جاران خۆتان زان ئێستا وەزعەکە باش نییە، ئەو کەرنتینە و ئەو وەزعی کۆڕۆنایە و ئەو تەناوبە تۆزێک کەمی کریتەوە، بەڵام جاران نا جاران وەرەقێکمانە نووسی لەسەر دەستگای فەرمانبەرەکە بە ژێرەی سێمانگ ئینتازەکەمان وەرگرت. ئەوەی ئینتازی باش بە مکافە ئەو سوپاس و پێزانمانەدایە، ئەوەی ئینتازی باش نەبایەت تەبلیغێکمانەدایە مانگۆت خۆتان باشکەن. ماوادەکان چۆن دابینەکەن بۆیان؟ کاتی خۆی خۆتان نەزان کوردستان زۆر بەناوبانگە بە مەڕووماڵاتەکی زۆرەوە. کاتی خۆی کارگەیەکمان هەبوو لە کۆیە تەقتەق خوری مەڕووماڵاتەکانی خۆمانی ئەشوشتەوە، دەمان بردە کفری لەوێن دەری دەیان ڕێست و ڕەنجیانە کرد، تەوزەعی هەموو مەعاملەکانیانە کرد بە ناوەڕاست و جنوبی عێراقیشەوە، بەڵام بەداخەوە ساحیبی ئەو هەموو مەڕووماڵاتین خوری مەڕووماڵاتەکەمان بەهدەرە ڕوا بە وڵاتان کەس سوودی لێوەرناگری لەو مۆزوع. ئێستا کارگەی تەقتەقش و کارگەی کفریش بەداخەوە عنی هەردووشان فەشەلیان هینایە. ئێستا خوریەکانمان زیاتر لە ئێران و لە تورکیا و لە شوێنانە دابینەکەین. ئەگەر گرفتەکان بەم شێوازە بەردەوام بن کارگەی مافوور ڕوو لە داخستنەکە؟ لێتان ناشارمەوە، من دەجار داوای ئەوەم کردیەکە واز بینیم لەو بەو شێوەیە. من لە شوێنێک دەسەڵاتم نەبوو، نەمتوانی خزمەت بکەم وەکو سەرکەوتو نەبم، حەزەکەم وازی لێ بینم. ئەوەیە مەوزوعەکەی من لەو ڕۆژانەش سەردانی جەنابی وەزیرم کردیە لای لەگەڵ کاک ئەیوب، پێم وتون کاکە بمگۆڕن لام بن لەبەرەوەی نە دەسەڵاتی داراییمانێ نە ئیداریمان هەیە، کە دەسەڵاتی دارایی و ئیداری نەبوو سەرکەوتو نابی، کە سەرکەوتوش نەبوو شکستەکە بۆ منە. بڵێ لەو باوەڕێمە ئەگەر جوهودی ئەو فەرمانبەرانە و خۆشمان نەبووە لەمێش بەو دایرەیە هەرەسی هێنابوو داخرابوو. چارەسەر چییە بۆ هەڵسانەوەی ئەم کارگەیە؟ ئەو کارگەیە پێویستە وحدە حسابی خۆی بۆ بکرێتەوە، دەسەڵاتی مدیری زیاد بکرێ، ئەو دەرماڵە و مقەساتانە کە هەبووە پاسیان بۆ دابین بکرێت فەرمانبەران و فەرمانبەریشمان بۆتە دابمەزرێ. خۆتان نەزان کاتی خۆی ئەمە فەرمانبەرشی زۆرمان هەبووە، بەڵام بەداخەوە ئێستاکە فەرمانبەریشمان نییە، هەنی وای لێ هاتێکە زۆر بێتاقەتینەوەی کە ناتوانین کەس تەعیینکەین. لێرەیەک شتێکەیە فەرمانبەر ئەبێ وەستا بێ، ئێوە چۆن ئەتوانن وەستا دروست بکەن؟ بڵێ ئەمە ئەتوانین ینی حەزەکەم بزان یەک شتێ لێرە ئەمە فەرمانبەر نەبیتن بەس عمری بچووک بی زۆر گەورە نەبی بە ماوەی یەک مانجی بە یەک مانجی ئەماتوانین فێری باشترین وەستای لێ دەربکەین بەڕاستی بە یەک مانگ بە حکومەوەی دەورێ و فێریەکەین. بەڵام بەداخەوە ینی کەسمان بۆ تەعیین ناکرێ، هەتا پێشان گرێبەستمان هەبوو ئێستا گرێبەستەکانیش نەما داواکارین ستەمی گرێبەست بکرێتەوە بۆ کارگەی مافوور و ئینتاز و تاق ئەوەشان لەسەر ئینتازبی موچیان لەسەر ئینتازبی نەک ئەوەی کە بێت و موچەکەش وەربگریت ئینتازیشی نەبی نە ئەوە ستەمەشی زۆر غەڵەتە وەکو ئێران خۆیان هەموو ئینتاز هەبوو موچەتێ ئینتاز نەبوو موچەت نییە. ئەوەیە ئیشەکانی مێ بەڕاست. کارگەی مافووری سلێمانی لە ساڵی 1990ەوە دروست کراوە.
سەرەتا دوو فەرمانبەری بۆ دامەزرێنراوە تا دەگاتە ئەوەی ژمارەی فەرمانبەرانی زیاد بێت. فەرمانبەران داوا دەکەن پێداویستەکانیان بۆ دابین بکرێت لەگەڵ شوێن بۆ ئەوەی بتوانن بەرهەمی باشیان هەبێت و هەناردەی شوێنەکانی دیکەی.